ئەو پێنج پێشمەرگەی دوای نیوەڕۆی ئەمڕۆ لە نێو بازاڕی ناحیەی پردێ لەلایەن هێزێکی سوپای عێراقەوە دەست بەسەر کرابوون ئازادکران. بە گوێرەی زانیاریەکانی کوردستان 24 پێشمەرگەکان لەلایەن هێزێکی سوپای عێراقەوە دەست بەسەر کرابوون و دواتر هەر لە پردێ ڕادستی هێزەکانی بەرەنگاربوونەوەی تیرۆر کراون. سەرڕای ئەوەی پێشمەرگەکان تەنیا جلوبەرگی سەربازیان لەبەر بووە و هیچ کەلوپەلێکی سەربازیان پێ نەبووە، بەڵام هێزەکەی سوپای عێراق بە پاساویەوەی ئۆتۆمبیلەکەیان بە ناوی خۆیانەوە نەبووە دەستگیریان کردوون. زانیاری زیاتر وەردەگرین دیارە دەستگیرکردنی ئەو پێنج پێشمەرگە و دواتر ئازادکردنی شانگەفتوگۆ هەڵدەگرێت لەگەڵ بەڕێز عەمید پێشەوە وەڵامی ئەندامی میحوەری ڕۆژاوای کەرکووک کە لە میحوەری پردێوە لەگەڵمە گفتوگۆ دەکەم. کاک عەمید پێشەوام کاتت باش، زۆر سپاس کە بەشداریت لەگەڵمان. دەکرێت پێمان بڵێ ئەو پێشمەرگانە بۆچی دەستگیر کرابوون؟ سپاس بۆ ئێوە. سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی 24. ئەمڕۆ کاتژمێر دەی بەیانی لەلایەن بەڕێز بەرپرسی میحوەر ئاگادار کرام. من وەکو فەرماندە لە ئەندامی میحوەری کەرکووک ئێشەگر بووم کە پێش پێشمەرگەمان لە پردێ دەستگیر کراون. دوای بە دەوڵەتچوونمان دەرکەوت حەشدی تورکمانی دەستگیری کردوون بە بیانووی ئەوەی کە یەکێ لە سارەکان گومانی هەبووە، هەرچەند ئەو پێنج کەسە سیانیان هێنی شوێنەکەن فەوجەکەن، دوانیان هی فەوجێکی ترن، یەکتریشیان ناناسی، یعنی سیانەکە یەکتریان ناسی، دوارەکە یەکتریان ناسی، ئەو دوانە بڵێن یەکتریان باش ناناسی. بە بیانووی ئەوە بردبوویان حەشدی شعبی لە بارەگای شەوان، پاشان بردبوویان مرکزی شورتەی پردێ. پاش پەیوەندیکردن بەڕێز بەرپرسی میحوەر و بەڕێز عەبدولخالق تەڵعەت نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە هاوپەیمانان بە هاوکاری هەردوو بەڕێزان کاتژمێر دوونی و هەر پێشمەرگەکە ئازاد کران. باشە کاک عەمید پێشەوانی، ئەوە دەزانین کە بەپێی ڕێکەوتنی نێوان سوپای عێراق و هێزی پێشمەرگە بۆیان نییە بە جلوبەرگی سەربازیەوە بڕۆنە ناو ناوچەکانی یەکتر، ینی سنووری یەکتر ببەزێنن. ئەو پێشمەرگانە لە سنووری هێزی پێشمەرگە بوون یان نا؟ نەخێر، ئەوان بە مەبەستی شارەسەرکردن چوو بوونە پردێ، لە شارۆچکەی پردێ بوون، بەڵێ جلی سەربازیانە بەرابوو. ئێمەش وەکو جەنابە وتە ڕێکەوتنێکە لە بینی ئێمە حکوومەتی عێراقیە کە ئەوان هێزیان بە جلی سەربازیەوە نێتە ئێلای ئێمە و ئێمەش بە جلی سەربازیەوە نەچینە ئەوێ. دیاران پێشمەرگانەی ئێمە جلی سەربازیان لەبەرابووە لە ناو بازاڕە لە کە هاتوونەتەوە لە سیانیان چوونتە بنکەی تەندروستەکە، دوانیان بە تەمای بنکەی تەندروستەکە بوو بچن، لەوێ دەستگیریان کردبوون. دوایی کە دەرکەوت کە کێشە سارە نییە، کێشە هیچ شتێکیان نیە، تەنیا ئەوەیە کێشەکە کامان بەجلی سەربازیەوە چوونەتە. ینی ئێوە قەناعەتان بە پاساوی هۆکاری گرتنەکەیان نەکرد کە ئەو هێزەی سوپای عێراق دەستگیریان کردبوون؟ خۆی بەڵگەکەی ئەوان لاواز بوو لەسەری، چونکە ڕاستە بە ئیتفاقیە هەیە، بەڵام هەندێک جار ڕەچاوی چاپۆشیش لەو بابەتانە کرابێ کە پێشمەرگە ئێمە بە جلی سەربازیەوە چوونەتە ئێوە بەو شێوەیە. بە ئەم جارە ئەمڕۆ ئەگەر مەبەستی لە پشتەوە بوو بەیانە پشتەوە بەس لە سەرەتا حەشدی تورکمانی بوون، بەرپرسێکی حەشدی تورکمانی ئەوانی دەستگیر کردبوو. باشە پاشان درا بە یاسا و بە جوهد و هاوکاری بەڕێز بەرپرسی میحوەر و بەڕێز کاک لیوا عەبدولخالق تەڵعەت. بەڵێ، نێوانی هێزی پێشمەرگە و سوپای عێراق چۆنە لەو ناوچەیە؟ ئایا پێشتر هیچ حاڵەتێکی تری لەم شێوە ڕوویاوە؟ هیچ گرژیەکەیە لە نێوانیان؟ هیچ گرژیەک نییە لە ئێستا لە نێوان ئێمە و جێشی عێراقیە. هەندێک جار خۆڕقات لەم لاولار ڕوو ئەیات، بەڵام وەکو ئەوەی کە بڵێ گرژی هەبێ نەخێ گرژی نییە. باشە، وەکو وەزارەتی پێشمەرگە ئێوە ینی چۆن لە ڕووداوەکە ئەڕوانن؟ ئایا ئەمە وەکو گێچەڵپێکردنێک ینی وەکو بیان و گرتنێک نییە؟ چۆن لی دەڕوانن؟ خۆی ئەگەر بیان و گرت بەڵێ، ئەمە ئەگەر ئێمە بروسکەمان کردو بۆ هەموو لایەکە بەجلی سەربازیەوە هاتوچۆی ژێردەسەڵاتی حکوومەتی عێراقی فیدرال نەکرێ. ئەوانیش ئەمان کرد بە بەڵگە، هەرچەندە پێشەوە ئەوان شتێکی تریان بە ئێمەوت،
لە کاتژمێر دەی بەیانی بابەتی تریان بێمەوە کە سارە بەناوی ئەو پێشمەرگەوە نیە بەناوی باوکیوەتی باوکیمان ناردە ئەوێ دوای وتیان گومانمان لە سارەکە هەیە دوایی وتیان مەسەلە ئەوەیە کە بەجلی سەربازیەوە هاتوونەتە ئێرە بەڵێ هینە گنیە لەسەر بابەتەکە بڵێ شێوەیەکی تون بێ نەخێر بەگشتی هەماهەنگی ئێوە چۆنە لەگەڵ سوپای عێراق لەو ناوچانە وەکو هێزی پێشمەرگە باشە ینی هیچ کێشەیەکمان نییە و هیچ کێشەیەکی باش بم نزیکانە ڕووی نەیەوە بەڵام ئەوەی ئەمڕۆ کە ڕوویە بەڕاستی مفاجە بۆ لامانەوە ئێمە لە کاتژمێر دەی ئەوان 35 دقی بەیانی دەستگیر کرابوون ئێمە لەو کاتەوە هەر لە جوهدا بووین و هەر لە پەیوەندیا بوون و زۆر لە سەر و خۆمانەوە هەموو هاتنە سەر هێڵ لەسەر ئەو بابەتە هەتاکو توانرا کە کێشەکە بەبێ هیچ مشکلێک چارەسەر بکرێت وە لە ڕێیەکی یاساییشەوە تەسلیم ئێمەیان کردەوە و داوایان کرد کە ئەفسەرێکمان نوێنەرێکی محور بچێتە ئەوێ بۆ وەرگرتنەوەی هەر پێشمەرگەکە و چوو هێنانیەوە زۆر بە سەلامەتی ئێستا لە بارگاکانی خۆیانن. زۆر سپاس دەکەم بەڕێز عەمید پێشەوا وەڵامی ئەندامی محوەری ڕۆژاوای کەرکووک سپاس کە لە پردێوە لەگەڵم بوویت.